ڕێزانیر و 16 سالڤەگەڕا کیمیابارانکردنا حەڵەبجەیە و بڕیارە لە تەواهیە کوردستانی و لە باژارێ هەڵەبجەژی بە تایبەتی چالاکی بڕێوە بچن و مەڕاستیم بڕێوە بچن. لە هەڵەبجە سامان بەشارەتی لە سلێمانیە ژیوێ ڤینا موافەت پەیامنێرێن ڕووداوێنە بێ بمەڕە بن دەستپێکی بچم هەڵەبجە سامان بەشارەتی بمەڕە دەبە سامان دەم باش ئامادەکاری چەوان تێکردن و مەڕاستیمین هەڵەبجە وێکەنگی دەست پێ بکرد. ئەم کاتت باش جافەر تەبەن 30 ساڵ تێپەڕێ بەسەر شیمەبارانکردنی پارێزگای هەڵەبجە. ئەلبەتە ئەم ساڵی شوک و ساڵەکانی دیکە کۆمەڵە کار و چالاکی چ لەو گوتار خوێندنەوە کە بە نوێنەراتی سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان لەلایەن وەزیری شەیدان و فاکراوەکانەوە چ لەلایەن پارێزگاری نوێی پارێزگای هەڵەبجە وتار دەخوێنێتەوە. دوایەوە کۆمەڵێک وتاری دیکەی لایەنەکانی دیکەیشان ئەم ساڵ کۆمەڵێک چالاکی هوەری چالاکی کەلتوری لە تەواوی شوێنەکانە هەیە جگەلەوە کە وەکو نەریتی ساڵانێش ینی خەڵکانێکی زۆر دێن بەشداری لەم مەراسیمە دەکەن سەردانی مۆنۆمنتی هەڵەبجە دەکەن وەکو سمبولێکی پاشماوی ئەو کیمیابارانکردنی شاری هەڵەبجە کە وێنەکان لەوێن کە ئاسەواری ئەو چەک و تەقەمەنیانەی کە بەسەر هەڵەبجەدا تاقی کراوەتەوە لەوێ وەکو مۆزەخانەیەکی لاتووە نمایش کرا بۆی خەڵکانێک بیبین. ئەلبەتە ئەم یادکردنەوە نەوە لە دوای نەوە ینی بۆ نەوەکانی داهاتوش وەکو مێژوویەک دەمێنێتەوە بۆی کە بیبینن کە چی بەسەر ئەم شارەدا هاتووە چ کارەساتێک ڕووی لەم شارە کردووە. ئەمانە هەمووی ئەو پێشاتانن کە دەبێ من ئێستا جەنابی وەزیری شەیدان و فاکراوانم لەگەڵە کاک مەحموود کاک مەحموود کاتان باش ئەگەر پێم بڵێن ینی ئەم ساڵ جیاوازی یادکردنەوەی پارێزگای هەڵەبجە چییە لە چاو ساڵانی ڕابردوودا؟ ئەو یادەوەریکی گەورەیە مەزنە ئەرکی هەموو خەڵکەوە ئەرکی ئەمەیە بە تایبەتی کە ئەو یادە پڕشکۆ بگری ڕابگرین. جیاوازی ئەم ساڵەوەی لە هەموو ناوچەکان گرنگی پێدراوە لە قەزای پێنجم شارەزوور سەیسادە خورماڵ ناحیەکانی سیروان و هەڵەبجە 3-4 ڕۆژ چالاکی و کاری زۆری تایە و چەند ساڵێک ئێمەدا هێنانمان هێناوە کە لە زانکۆکان پانێڵەکەن لەسەر مەسایلی جینۆساید و مەسایلی قەرەبوو هەموو بوارەکانەوە ئەم ساڵیش ئەرەکرێتەوە و میوانداریکی زۆر خەڵکمان کردووە لە دەرەوە لە ناوە قونسوڵەکان و لە عێراق نوێنەری بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری ڕۆشنبیریات و سەرۆکی دەستگای شەیدانی عێراق هاتووە سەرۆکی دەستگای زیندانانی سیاسی عێراق هاتووە نوێنەری حیزبەکان لە عێراق هاتوون و لێرەش هەموو ڕێکخراوەکان هەموو خەڵگانی میواندارێکی ئەم ساڵ میواندارێکی گەورەتر و زیاترە لەژێر. جەنابتان بە نوێنەراتی پێم وایە سەرۆکی حکومەت وتار دەخوێنەوە ینی چ پامێکی پێیە بۆ دانیشتوانی شاری هەڵەبجە؟ پەیامانەوەی ئەمە ئەوەی کردوراوە بۆ هەڵەبجە هەوڵدەین زیاتر و زۆرتری بکەین چونکە هەموو کوردستان و بە تایبەتی هەڵەبجە و شوێنەکانی ترەوانەی کە مەرگەساتیان بەرکەوتووە لە کوردانی فەیلێەوە لە بارزانیەکانەوە لە ئەنفالەوە لە هەڵەبجەوە لە هەموو شار و شارچکان هیچ شوێنێک نییە مەرگەساتی تیانە بێ بەڵام ئەمەی هەڵەبجە کە لە ئەنجامی ئەو کارە درندانەی بەعەز و دواتر بۆتە پارێزگا پێویستە ئەم حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادیش گرنگی زیاتر و زۆرتر بەم پارێزگایە بدرێت لە ڕووی بژانەوەی ئابووری بژانەوەی گەشت و گوزار بژانەوەی جوتیاری هەموو ژیان و بنیەتی تەحتی ئەم پارێزگایە پێویستە زیندوو بکرێتەوە کللتوری ئەدەبی ڕۆشنبیری فکری هەموو ئەو وارانە بگرێتە خۆی بۆ ئەوەی ئەم پایتەختی ئاشتی و پێکەوە ژیانە زیاتر و زۆرتر گرنگی پێبدرێ بێتە مایەی ئەوەی چۆن لە ئەوروپا لە هۆڵندا شارێک نەیە ناوی داناخە و شاری ئاشتیە هەموو شوێنە یاسایی و دادگاکانی تیا کۆکراوە دەکەین لە داهاتوە هەڵەبجەش بەو شێوە بێ شوێنی ئاشتی بێت لە هەموو لایەکە ڕوو کرێتەیە و ڕۆژێ ڕۆژان دادگایەک لێرە دروست کرێ کە هەموو ئەوانەی لێرە و لەوێ کۆمەڵکوژی کرا ئەم خەڵکیان کردووە لە هەڵەبجا بەشداریان کردووە سزا بدرێن و بگەنە سزای خۆیان یاسایی. سپاس بۆ جنابت کە لەگەڵم بووی. بەڵێ جعفەر ئەزانی خۆی یەک
شتێ ئەویشەوەیە کە لێرە ینی هەموو ساڵێک ئەم یادە کە دەکرێتەوە ینی پێچەوانە بەراورد بە ساڵەکانی دیکە ئەوەی کە ئەم ساڵ خەڵکی دڵخۆش کردەوە کەوەیە کە هەم حکومەت هەم بەرپرسە حکومەکان زیاتر هاتوون بەدەنگ بە خەڵکی هەڵەبجەوە ینی هەوڵە درێ خزمە گوزاری زیاتر بۆم شارە کرێ ینی لەگەڵەوەی کە بوون بە پارێزگا بوونەکەی بە شێوەیەکی فعلی کاری بۆ بکرێ ئەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سکرتێری ئەنجومەنی وەزیران بڕیاریان دەرکردووە کە لێرە ینی تەنانەت ژمارەی ئۆتۆمبیلەکان وەکو پارێزگای هەڵەبجە مامەڵەی لەگەڵاکانی ژمارەی تابلۆی ئۆتۆمبیلەکان تایبەت بکرێ بە هەڵەبجەواتە هەرێمی کوردستان دەبێتە 4 پارێزگا ینی کە پارێزگاکانی دیکە من کاگازادم لەگەڵ ڕاستەخۆ کاگازات چەنە تۆزە سەری قاڵە بەوەی میوانوانە بەسەکو پارێزگاری نوێی هەڵەبجە و یەکەم لە ئەم یادە جەنابیان وەکو پارێزگاری نوێ وتاریان دەبێ تا چەندێ دڵخۆشن ینی هەستەکانیەوە لە قۆناغەکان کە یادی هەڵەبجە دەکەنەوە کە هەندێک گۆڕانکاری لە هەڵەبجە ڕوویاوە. سپاس بۆ بەڕێستان سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەیدانی کیمیابارانی هەڵەبجە دانەوێرین و هیواخوازین هەرچی بریندارەکانە زووترە چاک بنەوە و بە شیفایەکی پڕ تەندروست و هیواخوازین منداڵانی ون بوو بگەڕێنەوە ئامێزی کەس و کاریان دایکیان باوکیان خوشیان برایان دیارە هەڵەبجە برینێکی گەورەیە لە جەستەی نیشتیمانە و برینێکە لای هەموو کۆمەلگای مرۆڤایەتی و ئازادی خواز و خێرخواکان ئەزان چەند برینێکی سەختە بۆ ئێمە پێویستمان بەوە هەیە ئەم برینە حکوومەتی هەرێم ئەرچی تەنفیزی خۆی لە ئاوەدانی جێبەجێ بکە حکوومەتی عێراقی فیداڵ ئەرچی بەرامبەر هەڵەبجە و پارێزگابوون جێبەجێ بکە کۆمەلگای نێودەوڵەتیش بەتەم هانای هەڵەبجەیەکانەوە بێ چکەزان هەڵەبجەیەکان بەسەر کورد و عێراق و مجتەمەعی نێودەوڵەتی و هەیەە هەت چەند هەنگاوێ نراوە بۆ زیاتر هێنانەوەی بەڕێوەبەرایەتێکی شتەکان بۆ ناو پارێزگا هەڵەبجەیانی وەکو جۆرێک لە ژۆکان سیمای بوون بە پارێزگابوونی پێوە دیار بێ هەتا چەند ڕۆژی ڕابردوو بڕیاری بەس دەرکردنی تابلۆی نوێ بۆ ئۆتۆمبیلی هەڵەبجە دەرکرانی ئەوانەی کە تایبەت بێ بە پارێزگای هەڵەبجە هەچ بەڕێوەبەرایەتیە کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق مشتەرەکە هاوبەشە لە سانەوەی تەواو بووە حکوومەتی هەرێمی کوردستانیش دوو بەڕێوەتی ماوە کارەبا و ڕێگاوبان لە نزیکاتە تەواو بێ واتە لە سا 80 بۆنەوەی سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان مؤسساتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق کە مشتەرەکن تەواو بوون هیوادارین لە ژمارەی ئۆتۆمبیلەوە پەساپۆرتەوەی سە من ئەمڕۆ مژدەیەک بە کۆمەڵانی خەڵکی هەڵەبجە ئەدەم پەساپۆرت دایرە و با بڵێن بینا و مؤسساتەکە تەواو بۆ بەس ئیفتتاحەکەی ماوە هیوادارین لە 2 هەفتەی داهاتوە ئەویش بێ بەتە پاڵ مؤسساتەکانی تر کە خزمەت بە خەڵکی دەڤەرەکە و پارێزگای هەڵەبجە بکات.